دكتور زانا أحمد يكجي سبيكرين هاري بهزن في إيفنتيا دخوازم لسر خونين جنجاز دات اللي جامي باغن مثلا بقشتي دنافا جواكي مدى تشنا أو تشتينكو بأميدية لباقنجا دروس دكان دوی گنج چه بکاتن حتی ویقونا ها به امیدی درباز بکاتن ببیتا کسی که چالاک بکیرهاتی بو خو خیزانا خو جواکو ولاتی خو بگشتی او فاکترانه دی بحث بکم لگلوی دکتور زانا گلک بخیراتی سپاس بگیده فتی ساعت سه هنده آخفن بحث ازمونا خو کن پاش ساعت سه جاری از حس کم بیجم یعنی چنه او فاکترت والگنجید کن دناف جواکی مدا خو خونت خو امیدا خو هیزا خو لدسته تمام زور سپاس کومله کو کار هه یک گلو کارانه بریتل خو براوت کردن به برابر و کاری کی تر اوه چاولکری کی زور زوریان هه یکی کی تر کارکان اوه کومله برکردنوی هلیان هه سوارت بجن مثلا پیش برنامهش با اسمان کرد اوه به سریع ترین کات ببیت کسی کی زور مشهور و زور دولمان و زور علم بلام هولکی کم بدا طبعا اما لقل واقعو لەگەڵ مێژووی مرۆڤایەتیشان ناگونجێ هەمیشە ئەوانەی کەشتیان بەدەستێناوە لە دەرەنجامی هەوڵێکی زۆر بووە و هەڵەیەکی زۆریان کردووە شکستێکی زۆریان خواردووە توانیانەتە فێر بن لە شکستەکانیان و هەستنەوە بەڵام هەندێک لە گەنجان لە ڕاستیە خۆیان بوونەتە سەبەبی ئەو شکستە مەسەلەن دوو جار سێ جار هەوڵەدا ئەوێت لە تۆ بچێ بەڵام نازانێ ئیمان جیاوازە لێهاتوویەکانی جیاوازە کەسایەتەکەی جیاوازە خانەوادەکەی جیاوازە ئەو دەرفەتەی لە بەردەمی توە هەیە لە بەردەمی ئەوانیە کەواتە چاولێکردنێکی کوێرانە هەڵێ بەڵام ئەکرێ من ئیسفادە لە تواناکەی تۆ بکەم تۆ ئیسفادە لە تواناکەی من بکەیت بیرۆکەکەی تۆ ئێسکرێ ئیسفادەی لێ بکەم بۆیە ئەبینی بەشێک لەو براندانەی کە دروستە بن لە بازاری کارە خێرا تەقلیدی تایە بەڵام تەقلیدەکە جاریوە زوو فەشە لەهێنێ بۆ لەبەرەوەی شتێکی بێتە کۆر کۆمپتەنسی واتە گەرنگترین ئەو هێزەی کە ئەو شەریکەیە هەیەی ئەمنیەتی ناشزانێ ئەو هێزە چییە ئەو لێەوە دەرەچێ بۆیە توانێت منافەسەکەی بە قوت بێ شەریکەکەی یەکەم بەس شەریکەی دووەم و سێم نازانێت نقطە قووەتە خۆی چییە بەس تەقلیدە و سەرەکەی لەوانەیە زوو بێتە دواوە ئەم قسەیە بۆ تاکیش تا ڕادەیەک ڕاست ئەمە بەحسی فاکتەرت بێهێزیە بێئومێدبوونێ وەنداکردنا خەوناکرد لێچنە ئەو فاکتەرین وەتکەن و گەنجێکێ چاڵک ئەکتیف بەرهەمهێنەر بۆ خۆ جوواک و وڵاتی خۆ چێت تەمام طبعا لە فاکتەرەکانە یەک دوانێکمان لەبیر چوو بەڵێ ڕاستە جاری وایە چواردەور و کۆمەڵگا و حکوومەتەکە و کار نییە بەڵام زۆربەی کات فاکتەرەکەی خۆت ئەبێ چاکەیتەوە ئەو فاکتەرانەی کە بێ ئیشی لەسەرکە یەکەمین شت ئەبێ بزانم من ڕێگاکەم جیاوازە لە تۆ هەر ناونیشانی محازەرەکەم ئەوەیە تۆزێک پێکەنی ناویە بۆڵە مەکە ڕێگاکەت جیاوازە ڕێگای تۆ لە من ناچێت یعنی ناکرێ بڵێ من بۆ لە ئیمان ناچم یا بۆ لە محەممەد ناچم یا بۆ لە فڵان کەس ناچم وەکوتم دوو ڕێگەی جیاوازمان هەیە کەواتە یەکەمین شت دەبێ بزانم من لە چیا زۆر بەتوانم ئەو خاڵانەی کە بێترێ خاڵە بەهێزەکانی من بیدۆزمەوە اینجا وردەوردەیشی لەسەرکەم لێرا پێویستم بە ئەزمموی کەسەکانی چواردەورمە بەبێ ئەزمموی کەسەکانی پێش خۆم لەواچێ هەمان ڕێگا دووبارەکەمەوە و هەڵەش بکەم بەڵام ئەگەر ئەزمموی ئەوانی بەرامبەرم وەربگرم و بتوانم خۆشم هەندێک شتی بخەمە سەر هەڵە کەمترەکەم زووتر فێرە بم تەمام لێرە نقطەیەک یعنی وەکو چون بڵێ بیرروکەیەکم بوو دێ لەو قسەکانت ئەگە گەنجێک لە عایلەیەکی نەخوێندەوار بێ لە عایلەیەکی هەژار بێ چۆن دەتوانێت کەسێکی جیاواز و سەرکەوتوو و بەرهەمهێنەر بێ ئایا ئەمە ممکنە یعنی ئینڤایرمنت تەئسیری نییە یەکەم ئەبێ زۆر سپاسگوزار بێ کە مناڵێ و عایلەیە زۆرێک لە گەنجان کە لێرە هەنهێنێکیان یا لە دەرەوە گویان لێ پێی عیبە مناڵێ و عایلەیە غەڵەتە ئەو ئەسڵی تۆیە ئەوە ڕەچەڵێکی تۆیە یەکەمە بێ قبوڵی کەی تۆ مناڵێ و عایلەی دووە بێ بزانی توانای تۆ لەو عایلەیە و لەو گروپەی کە تۆ ئیشیتیاکەی چەندێکە و ئەتوانیت تا کۆ بڕۆی باشە ئەگەر بەدڵت نییە ئەتوانی ئەم هێزەی خۆت لە شوێنیشکە بەکاربێنی منوێ خانەوادەکەی هەر خانەوادەی خۆتە بە حیاتی نابی حاشان لێ پێوە بێ سوپاسی خۆشکی کە هەیە بەڵام ئەکرێت تو توانایە کتێبێ بۆ منە لە وڵاتێکیکە بێ توانی پەرەی پێ بێ ئەکرێت ئەو 5 ساڵە بڕۆ بە وڵاتێکی تر پەرەی پێ بێ مشکلەکە لەوایە هەندێک کەس دەچێت بە وڵاتێکی تر خۆی لێرە توانای نییە لەوێ شەر نیت ئەرێ چی مەسەلەن زۆربەی جارگەنجەکان بەڵێن ئێمە لە وڵاتێکین پاڵپشتیمان ناکرێ ئایلە وەکو پێویست تێمان ناگا لە خەونەکانمان ناگا خەونەکانمان زۆر گەورەترن لە واقعی خۆمان ئەو کات دەچێتە دەرەوە لەوێ پێی قبوڵە هەر ئیشێک بکە بەڵام لە وڵاتی خۆی پێ قبول نییە لەبەرەوەی
خەونەکەی پێوانەی نییە خەون پێوانەی نییە ئەبێت تۆ دایمە نەم خەونە بکەیتە شتێک توانی پێوانەی بکەی بە نمونە تۆڵی خانوویەکە کڕم بای چەند خانوو هەیە بە 10 ملیۆن دلار خانوو هەیە بە 2 دەفتەر بای چەند پارەت پێەیە واکرێت چەند پیا بکەی وازەها کەواتە بێ ئەو خەونە بکەیتە شتێک دەست مەلموس بێ پێوتری ئامانجدانان و پلانی بۆ دابنێ بەڵام کە خەونەکەی وازەح نییە و مەلموس نییە و ئەوێت لە ماوەی 2 ساڵە پێی بگا ئەمە مشکلە گەورەکەی کۆمەلگا ڕێگرە تەواوە حکومەت جاری وایە ڕێگرە تەواوە گەڕەک و ماڵ ڕێگرە تەواوە 100% لەگەڵیان بەڵام پرسیارەکە وەڵامەکەی بەم شێوازەیە ئەمانە ناگۆڕدرێن فکرەکە گەیشت یعنی چاوەڕێمەکە دایکێکی من کە خوێنەواری نییە یا خوێنەواری کەمی هەیە چی لە زیرەکی دەستکرد تێبگا فەقیرە یعنی بۆ ئەوێ ئەو لە من تێبگا 100% ناتوانێت لێو تێبگا لەبەرەوەی ئەو لە 50کانە لەدایک بووە تۆ لە 2000کانە لەدایک چی زۆربەی گەنجەکان دەڵێن ئەگەر ئێمەش لە عایلەیەکی دەوڵەمەند لەدایک بوونا دەکرێت چارەن وسمان ئەوانە بەکە ئەوەی ئێستاە خۆی پرسیارەکە لێرە ئایا ئەوەی لە عایلەی دەوڵەمەندایە خۆی هیچ ئەزانێ تەمان دوو بەشە هەندێک لە عایلە دەوڵەمەندەکان مناڵەکانیان زۆر باش فێرەکەن لێهاتووی باشان فێرەکەن هەر لە ئەوڵەوە فێریانەکەن هەندێکیان نە بەس پارەیە داتێ ئایا لە کام عایلەیان نەبیت ئەگەر لەمەی تری بەس پارەت داتێ وەڵڵا فێری هیچ نابین ئەگەر لەمەی تریانی کە وردەوردە پارەیان زانست گرنگە لێرە خەڵک حەزەکە پارەی هەبێ فقط و بەشێکی ناقی نییە زانست بێبەها کراوە زانست بێبەها کراوە بێبەها کراوە یعنی من هەندێک نمونەت بەمێ کابراایکی عالم ێستا لە ژوورۆ قسەیە کرد ئارتفیشیال هارتێکی دروست کردووە یعنی کێکە لەوانەی کە بەشدار لە دروستکردنی دڵێکی دەست کرد کەمترین تەفاعلی بەشداربوانی هەبوو کەمترین سپاسگوزاری لێکرا بەرامبەر بە نەفەرێکە ساقسەی کرد نەمازانێڵێت هەر نەمزانێڵێت قسەکانی عاتفی بوو يعني خلق بعاطفة قرار دادا وماني هبو چاپڵەی زۆری بۆ لێدرا ئۆکەی کەواتە بەشێکی کولتور و کۆمەلگا و دەسەڵات جاری وایە وای کردو بڵێ کەواتە گرنگە مجتەمع کودەت بینێ تا بتوانی ببیە کەسێکی سەرکەوتوو ئەگە چاوەڕێی مجتەمع بیناوی بە کەسێکی سەرکەوتوو چکە مجتەمع بە چاوی خۆی سەری تۆگا تۆ توانەکانی خۆ باشترە زانی گرنگترین شتەوە ئینسان ئارامی هەبێ سەبری هەبێ بەلاوانەیە 7 ساڵ 10 ساڵ 15 ساڵی بێ اینجا پێی بگەی بەس کێشەکەمان لەوایە گەنج ئەم تەحملی کەمە تەمام قسەکەی تو لە بوو گەنجێک کە تازە دەستی پێ کردووە و بە سەدان گەنج ئێستا لێرەن بۆ ئەوی ببێت بە کەسێکی سەرکەوتووە و دکتۆر زانە چی بکە زانە لە چ شتێکایە بێ بە کەسێکی سەرکەوتوو خاڵێکی تر زۆر میمە سەرکەوتنی کەسی یەکەم نییە دایمەن خەڵک زۆر غەڵەت تێگەیشتووە ناکرێ من بەس ڕەقەم یەک بم سەرکەوتن مجموعەیە شتە ئەکرێ من ڕەقەم دوو و سەرکەوتوو بم من پرۆژەیەکی خۆم پێ ناکرێ بەڵام تۆ پرۆژەیەکی زۆر گەورە و هەیە ئێمە بم بە ڕەقەم 3 لەگەڵ تا بەس پرۆژەکەی تۆ زۆر گەورەیە منیش گەوراکە گەنجی ئێمە ئەمەی حەز لێ نییە هەندێک هەرڵێ خۆم خۆشی هیچ پێی نییە فەقیرە لەبەرەوە ئەمەی هۆش دیار بێتەوە باوکی من ئەکرێ لە پرۆژەیەکی گەورەیە خزمەتکەی لە کوردستانی سەدا چەندی گەنجێن مەنووسینە نازانم بەڵام بە پێوەی کە بینی زۆرینەیە یانی زۆرینەکەیە کەمینەیەکمان هەیە ئیش لەسەر خۆیە کا شتێکی زۆر بەس زۆرینەکەی گەلێک سپاس دکتۆر زانە ئەحمەد هەلبەت بە کەیفخۆشی و دەگوهداریە ئاخفتنێتەکەین بناوە لە دەتارە سپاس بە بێدەفەتێ